مانوو نەبی جەناب بەس نەبووی ئێستش ماڵە بیر کەوتەوە. ێ باشە بە قوبان نەموت ئیشمانی لە کۆمپانیا مێنینەوە. کۆمپانیا بە شەو؟ ئیش و کارمان زۆر بوو لە کۆمپانیا کاک ڕەوف تێ بێ بمێنەوە کەس نەڕاتەوە هەتا ئیش و کارەکان تەواو بێ. کاگرۆف پێم نەڵێ ئەم کاگرۆفە بۆچی ئەوەنە گرنگی بە تۆیە؟ ئەرێ دەبەستە ماڵە بە قوڕ نەگیرەوە لەسەر شتە ڕووی. ئەم بۆنە چییە؟ تۆ قەت بۆنیاوە لە خۆ نەیاوە. کاک ڕەوف بۆنی تازەی کڕی بوو هادێکی فرقێکی لێمەدا. بەسە کاگرۆف. ئەرێ دەبەستە ماڵە بە قوڕ نەگیرەوە لەسەر شتە ڕووی و بۆنە لەسەر شتی پڕپوچە ڕووی تۆش. چییە؟ تۆ خیانەت لە منەکەیت؟ یانەکە چی؟ دوایەوە مستاڵە خۆشەویستی تۆ خیانەت لە منەکەی خیانەتکار. ئەرێ تۆ بۆ نەناحاڵت خیانەتی چی وەرە کچێ؟ ئەرێ وەرە لەگەڵ تۆ نییە؟ بۆچی وا خۆتت تێکداوە؟ بێدەک بە باجی خەجێ زوو بکە جێ ڕستای خیانەتی لێ کردو. ئەرێ وە چێ تۆ بۆ وا خۆتە شێت کردووە؟ ئەوە چییە؟ بۆ چۆ؟ وەرە لەگەڵ. یا ڕەبی خوایە زۆر شکرم بە بەشە تووشی چی بووم؟ وەرە چی؟ دایشە. ئەوە چیەکەی؟ بێدەک بە تۆ تەواوی؟ چی نییە؟